برا مسلمانەکان بەسە ئەوەنە بزانی کە لادانی شریعەتی ئیسلام لە حکم و هێنانی یاسا و دەستورێکی پێچەوانە پێی و داوەری و حکومکردنی خەڵکی پێی ئەمە سێشت هەر ئەوەیە کە بۆتە هۆی هاتنە خوارەوەی ئاەتی ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون. يعني سێ مەناڵی حکمی تایە کە هەر یەکێکیان کوفرە لادانی شریعەتی ئیسلام، چونکە تەرکردنیش ئیشە، وەکو ئیمام ابن حەجەر ڕەحمەتی خوای لەبێت لە فتح الباری لە مجلدی 13 فەرمێ والتروك أعمال. یەکەم لادانی شریعەتی ئیسلام خۆی لە خۆیان جەریمەیەکی زۆر گەورەیە و پێی کافرە بێ. دووهەم هێنانی یاسا و دەستورێکی پێچەوانە پێی یان داڕشتنی خۆی دایڕشت بێ یا تاغوتێکی تر مەناڵێکی تری حکم و هۆکارێکی تری کافر بوونە. سێهەم حکمکردن پێی بە یاسا و ڕێسا مخالیفەکە مەناڵێکی تری کوفرەواتە هۆکارێکی تری کافر بوونەکەیە. چونکە هەرسێکیان کە ئەم ئاەتەکە هاتە خوارەوە من لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون هەرسێکیانی لە خۆ گرتبوو. یەکەم شریعەتی خوای گەورەیان خستبووە لاوە کە بۆ سەیدنا موسا هاتبوو. دووهەم حکمێکی تریان داڕشتبوو. سێهەم تەنفیزی ئەو حکمان کردبوو کە پێچەوانی شریعەتی خوای گەورەیە. هۆی هاتنە خوارەوەی ئاەتەکە بە تاکید بنبڕانە بەشێکە بێت لە حکمی ئاەتەکە، وەکو کە عولەمای ئوسولی تەفسیرە فەرموون. ئەوە ئیجماعی زانانی ئومەتی لەسرە، وەکو سیوطی ڕەحیمە الله توێژینەوەی لەسەر کردووە لە الئیتقان لە مجەلەدی یەکەم لاپەڕ 28ەوە بەردەوامە بێ باسی ئەو خاڵەکە کە ئەو ئیجماع لەسەر ئەوە هەیە کە ئەمە حکمێکی بنبڕانەیە، یعنی قەطعیە، مەجال بۆ گومان ناهێڵێتەوە کە هۆی هاتنە خوارەوەی ئاەت بەشێکە لە تەفسیرکردنەکەی. کافربوونی حاکمێک کە بەغەیری ئەوەی خوای گەورە ناردوێتی خوارەوە حکومەکە واتە بە یاسا و دەستوری کوفرین لە شێخی ئەلبانی شاراوە نەبوو، وەکو دواییتر ڕۆشنتریەکەینەوە. دووەم ئەوەی کە زۆر کەس خۆی تێدا بە هەڵەدا ئەبات و ئەو دید و هەڵوێستە دژوارەیە کە وا ئەڕوانێتە ئەم حاکمە مرتەدانە وەکو کە ئەڕوانێتە خەلیفەکانی ئیسلام و دەسەڵاتدارانی پێشوو. بەهانە بۆ فەرمودەی ئیبن عەباس خوا لێیان ڕازی بێ ئەهێننەوە کە ئەفەرمێ من كره من أميره شيئا فليصبر فإنه من خرج من السلطان شبرا مات ميتة جاهلية. لەم حەدیسەی کە متفق عليه فەرمێ هەر کەسێک شتێکی لە ئەمیرەکەی بینی کە پێی ناخۆشە با سەبری لەسەر بگرێ، چونکە هەر کەسێک لە دەسەڵاتی سیاسی شەرعی بستێک دوور بکەوێتەوە و بمرێ ئەوە مردنێکی جاهیلیانە مردووە. یانەوە کەن بە دەلیل فەرمودەکەی عوفی کوڕی مالکی ئەشجعی کە ئەژێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی کە لە مسلمایە خيار أئمتكم الذين تحبونهم ويحبونكم وتصلون عليهم ويصلون عليكم وشرار أئمتكم الذين تبغضونهم ويبغضونكم وتلعنونهم ويلعنونكم. قالوا قلنا يا رسول الله أفلا ننابذهم عند ذلك؟ قال لا ما أقاموا فيكم الصلاة. أفرمي باشترين خليفة وبرپرس و أمير و پێشەواتان ئەوانن کە ئێوە خۆشتانەوێن و ئەوانش ئێوەیان خۆشەوێ کە دوعایان بۆ ئەکەن و ئەوانش دوعاتان بۆ ئەکەن. خەلیفە و بەرپرس و ئەمیر و پێشەوای خراپیشتان ئەوانن کە ئێوە ئەیان بغزێن و ئەوانش ئێوە بغزێنن، ئێوە لەعنەتیان لێ ئەکەن و ئەوانش لەعنەت لە ئێوەکەن. ئەفەرمویان عرسمان کردەی پێغەمبەری خوا ئەدی شۆڕشیان بەرامبەر بەرپا نەکەین و بە شمشێر ڕوبەڕوویان نەبینەوە؟ فەرمووی نا مادام نوێژەکانیان لە ناوتانە ئەکەن. لە ڕیوایەتەکەی تریا ئەفەرمێ لا ما صلوا واتە نا مادام نوێژەکانیان بکەن. چاواشەکاریەکە لە دوولاوە پوچەڵەکرێتەوە. یەکەم ئەم فەرمودانە باس لە دید و هەڵوێستی حاکمی مسلمانەکەن نەک حاکمی کافر و مرتد، بۆیە ناشێ بکرێتە بەڵگەی بەرگری لە حاکمە کافرەکان و بەرگرتن لە جیهادکردن دژیان، چونکە ئەم حاکمە مرتدانە یەکەم هیچ مەرجێکی خەلیفە و کاربەدەستی مسلمانیان تێدا نییە، نەزانستی شەرعی و نەدادپەروەری و نە هیچی تر. هەروەکو کە عولەمایان پێشترەوانیان هەموو باس کردووەکو ماوەردی لە ئەحکامی سوڵتانیە لە لاپەڕە 6ەوە باسی هەموو مەرجەکانی خەلیفەی کردووە،
ئەم مەرجانە لە هیچ یەکێک لەم تاغوتانەیە کە مرتد بوونەتەوە متەوفر نییە. دووەم، بەیعەتێکی شەرعی ڕاست و دروستیان نەدراوەتێ، بەیعەتیش نادرێ تا ئەوان پەیمان نەدەن کە بەپێی ئەحکامی قورئان و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حکومڕانیەکەن. ئەو کاتەی کە ئەوان هەڵەبژێررێن یان حاڵەتێک لە حاڵەتەکان هاتۆتە پێشەوە کە ئەوە ئەبێ بە خەلیفە، ئەو پێش ئەوەی بەیعەت وەربگرێ ئەو عەهدەدا، ئەو بڕیارەدا، ئەو ڕایەگەێنێ کە من قورئان و سنە دەکەمە بەرنامەم و تەنها ئەوان تەنفیزەکەم، ئەنجا بەیعەتی ئەدرێتێ و مسلمانیشە. ئەمە ئەگەر قانونێکی مخالف بە ئیسلامی دەرکرد ئەو کاتە ئەو کافرە بێتەوە، وەکو ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لەبێ لە شەرحی صەحیحی موسڵیمە فەرمێ لا تنعقد البيعة لكافر. ئەو کاتە و بەیعەتەی کە لە گردنیشیا بۆ هی خەڵکی گەر لە گردنیانی دا ئەماڵن و هیچ سەمع و تاعەیەکی بۆ دەرنابڕ. بخاری لە ئیبن عومەرەوە خوا لەیان ڕازی بێ جێڕاوێتەوە کە نامەی بۆ عەبدولمەلیکی کوڕی مەڕوان نووسی، واتە عەبدوڵای کوڕی عومەر نامەی نووسی کە بوو بە خەلیفە، یعنی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان بوو بە خەلیفە و عەبدوڵای کوڕی عومەر نامەیەکی بۆ نووسی تا بەیعەتی بدات. تایە نووسی بووی بڕیاری گوێڕایەڵی و ملکەچیت بۆ ئەدەم بە پێ ڕێبازی خوا و لەسەر سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ئەوەندەی ئەتوانم. ئەوە لە بوخاریایە ژمارەی 72 هاتە 7272. ابن حەجەر لە شەرحیە ئەفەرمێ ئەسڵ لە بەیعەتدانی ئیمام یان خەلیفە ئەوەیە کە بەیعەتی بۆ ئەوە پێئەدا کە حەق جێبەجێ بکە، سزاکان ڕاپەڕێنێت و فەرمان بە چاکە و بەرهەڵستی لە خراپە بکە، وەکو کە لە فەتح الباریە لە مجەلەدی 13 لاپەڕە 203 ابن حەجەر ئەمەی شەرح کردو. ئەمما ئەم حاکمە مرتدانە خۆ هەر لە سەرەتای دەستپێکی حکمڕانیانە سوێندی یاسایی خۆیان خواردووە کە کار بە دەستور بکەن و یاسایی دەستکرد ڕاپەڕێن و دیموکراسی یان سۆشیالیستیەکە بپارێزن و هەموو بەند و بڕگەیەکی ڕاپەڕێنن کە هەر هەمووشی کوفری بەواحە. سێم، ئەرکی خەلیفە و کاربەدەستی ئیسلامی جێبەجێ ناکەن کە پێش هەموو شتێک پاراستنی دینەکەیە لەسەر ڕێسانە گۆڕەکانی وەکو ماوەردیە فەرمێ على أصوله المستقرة. ئەمەش ئەو مەرجەیە کە ئیسلام و مسلمانان بەرپرسانی پێوە پابەندەکەن، ئەو بەرپرسانە هەمویان بەوە پابەندە بن وەکو ماوەردی لە ئەحکام سوڵتانیە لە لاپەڕ 15 بە تەفسیل باسی کردووە. هەروەها ڕاپەڕاندنی سزای شەرعی، چێ لەم حاکمە تاغوتانە دەستی دزێکی بڕی، چێ لەم تاغوتە مرتدانە زیناکارێکی ڕەجم کرد، هەروەها ڕاپەڕاندنی جیهاد و ڕاگەیاندنی، چێ لەم حاکمە مرتدانە ئەم ئەرکانە بە پاراستنی دینەکە جێبەجێەکە، کامیان سەنگەری کوفریان دژی دینەکە نەگرتووە کە پێچەوانەیە. لە ئەسڵا بوایە سەنگەری دینەکە بگرن دژی کوفر، بەڵام ئەمان سەنگەری کوفریان گرتووە دژی دینەکە. براکەم، وەکو بینیت ئەم حاکمە مرتدانە بە هیچ شێوەیەک لە ریزی خەلیفە و سوڵتان و ئەمیرە مسلمانەکانە نین، نە لە مەرجی حکم وەرگرتنیانە و نە لە بەیعەت پێدانیان و نە لە بەجێهێنانی ئەرکەکانیانە. هێنانی وەسف و سیفەتی کاربەدەستانی مسلمان بۆ ئەم حاکمانە چەواشەکاریەکی دژوار و ڕێپێ هەڵەکردنێکی گومڕاکردنانەیە. دووەم، ئەگەر وەکو احتیمال ئەگەرێک دامان ناکە ئەم فەرمودانە لەسەر حاکمی سەردەمی ئەمڕۆی وڵاتی مسلمانانیشە چەسبێ، بەڵام ئاخر ئەم فەرمودانە هەمووی بە فەرمودەکەی عوبادەی کوڕی سامیتەوە خوا لێ ڕازی بێ بەندە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەیعەتی لێوەرگرتن لەسەر شەڕەپاڵ نەکردن لەسەر کورسی دەسەڵات و دژایەتی نەکردنی کاربەدەستانی شەرعی مسلمانان تا ئەو کاتەی کوفری ئاشکرایان لێوە دەرەکەوێ، یعنی کوفری بەواح، کە مسلمانان بەڵگەی شەرعیان لەسەری هەبێ. ئەو دوو بڕگەیە زۆر مهمە، هەموو جارێکیش تەئکیدی لێکەینەوە بۆ هەموو کوفرێک، بۆ هەموو تاوانێکیش. وأن لا ننازع الأمر أهله إلا أن تروا كفرا بواحا عندكم من الله فيه برهان. لم حديثيك متفق عليه أفرميك إما شرپاڵیان لەگەڵا ناکەین و لە دەسەڵات نایانهێنینە خوارەوە إلا ئەو کاتەنە بێ کە کوفری بەواحمان لێوە بینین. عندكم من الله فيه برهان، کە دەلیلی شەرعیمان لەسەری هەبێ کە ئەمە کوفری بەواحە و ئەم کابرایەش ممارەسەکەی کردووە، یعنی دووشت بچەسپێ لەسەری،
تجريم الفعل وتجريم الفاعل. واتە کردەوەکەی کە کردوێتی تاوانە و کوفری بەواحە و دیارە دوو هەمیان طبعاەوە بۆ یاڵم کوفری بەواحەکە باسەکەینەوە چونکە بە فسقەکەی گەر شرابی خواردبووە لەسەریشی ئیسپات و پێوێ بێ بە فاسق شۆڕشی بەرامبەر ناکرێت. بەڵام ئەڵێن ئەگەر کوفری بەواحی لێوە دەرکەوت یەکێ لەو کوفرە بەواحانەش ئەوەیە کە یاسا و ڕێسای مخالف بە شریعەتی ئیسلامی دەرکردوێ و تەنفیزی کردوێ یان بیدا بەسەر خەڵکیە. ئەنجا دلیلی شەرعیمان لەسەری هەبێت دلیلێکی ڕۆشن کە احتیمالاتی ئەوجوهی نەبێ واتە لە چەند لایەکی تری شەمانایتر ببەخشێ کە بە سەریحی دلیل بێ لەسەرەوەی کە ئەمە حکمی کوفرکردنە کوفری کردەوەکەیەتی. ئەنجا دڵنیابین لەوە کە ئەم کابرای ئەم کوفرەی کردووە بە دلیلی شەرعی بۆمان بسەلمێ ئەو کاتە حکمەکە دەرەچێت کە بەڵێ ئەمە کوفری بەواحی کردووە ئەم کەسەش کردوێتی دوور لە ناچاری و دوور لە نەزانی و دوور لە تەویل و ئەم جۆرەشتان. جا هەر کاتێک حاکمی وڵاتی مسلمان کوفری لێ دەرکەوت کە کوفرێکی ڕاشکا و ڕۆشن بوو وەکو حکم نەکردن بە شریعەتی خوا و بە شریعەتی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام کە یەکن ئەوە بە تەئکید گوێڕایەڵیتی نامێنێت و ملکەچی بۆ دەرنابڕێت و دەسەڵاتی لە ڕووی شەرعیەوە بەسەر ڕەعیەتەکەیان نامێنێت و شۆڕش بەرپاکردن لە دژی و لادان و ڕادانی فەرزە بێ هەروەکو قاضی عیاض لە ڕاوێ ئەو فەرمودەی عوبادەدا فەرموویەتی. ئەمە قاضی عیاض ڕەحمەتی خوای لێبێ وا لە صحیحی مسلمە کە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ هێناوێتیەوە لە مجەلەدی 12 لاپەڕە 227 کە قاضی عیاض ئەفەرمێ زانایانی ئیسلام ئیجماعیان لەسەر ئەوەیە کە خەلیفایەتی ئیمامەت نادرێتە کافر ئەگەر لە مسلمانی وەرگرت بوو یعنی بەیعەتەکەی وەرگرت بوو پاشان کوفری لێوە دەرکەوت لا ئەدرێ. پاشانە فەرمێ ئەگەر کوفری لێوە دەرکەوت شەرعی گۆڕی یان بیدعەیەکی داهێنا شەرعیەتی دەسەڵاتی نامێنێت و ملکەچێتی لەسەر ڕەعیەتەکەی نامێنێت و ڕاپەڕین لە دژی لەسەر مسلمانان فەرزە بێت و ئەبێ لای دەن و خەلیفەیەکی دادپەروەر لە شوێنی دابنێنەوە ئەگەر لە توانایانە هەبوو کۆتایی هات.